ساڵ حکومڕانی کەی کێشەی کارەبا چارەسەر دەبێت. هەموو ساڵێ لە وەرزی هاوین هاوڵاتیانی شاری هەولێر و هەرێمی کوردستان بەگشتی تووشی کێشەی کەم ئاوی دەبنەوە. ئەرێ چارەسەر چییە؟ ئەو کێشانەی 29 ساڵە کەڵەکە بووە و تا ئێستا نەتوانراوە چارەسەر بکرێت. ئەخۆم حکوومەتە دەتوانێت چارەسەری بکات. لە هەرێمی کوردستان کێشە کەڵەکە بووەکانەوەنە زۆرن و کێشەی کەمی ئاو و کێشەی کەمی کارەبا و کێشەکانی خزمەتگوزاری ڕێگاوبان و خزمەتگوزاریەکانی ئینتەرنێت چەندین ساڵە و بەردەوامە. بۆ ئەمڕۆ لە هاوڵاتیان دەپرسم کەی ئەو هەموو کێشە کەڵەکە بووەیە چارەسەر دەکرێت. ئەگەر مرک و میراتی سەرۆکەکان بفرۆشی هەموو کوردستانی پێبەڕێوە دەچێت. لە ماوەی کەرەنتینە دەتوانین بڵێن ئەوەندە خەڵکەی کە بە ڕووداوی هاتوچۆ مردووە ئەوەندە بە ڤایرۆسی کۆرۆنا نەمردووە. بەناوی خۆی بەخشندە و مێرەبان سڵاو تەلەڤیزیۆن و خۆشەویستان من عیمران ئەمیر خۆشحاڵم جارێکی تر بە ئێوەی ئازیز و خۆشەویست شاد بوومەوە. ئەمڕۆژ لە نێو شاری هەولێر و لە نێو هاوڵاتیان ئەم شارەم و دەمەوێ تا و توێی قەیرانە دووبارەکان و نەبوونی خزمەتگوزاری بکەم لەم شارەیە. هەموو ساڵێ بە بەردەوام لە وەرزی هاوین دەبینین کێشەکانی کەمی کارەبا و کەمی ئاو سەر هەڵدەداتەوە. ئەخۆ ئەمڕۆ لە هاوڵاتیان دەپرسم کێشی کەمی ئاو و کارەباتان هەیە؟ ئەخۆ هۆکار چییە بەردەوام لە وەرزی هاوین ئەم حکوومەتەیە تووشی کێشەی قەیرانی کەمی کارەبا و کەمی ئاو دەبێتەوە؟ ئەخۆ چارەسەرەکان چییە و لەبەر چی؟ ئایا حکوومەت پلانی نییە یاخود پێی چارەسەر ناکرێت؟ تا توی ئەم تەوەرانە لەگەڵ هاوڵاتیانی شاری هەولێر دەکەم، ئێوەش بینەر و بیسەرمان بن و لەگەڵماندا بن. پێم بڵێ لە هەرێمی کوردستان ئێستا کە خزمەتگوزاری لە چ ئاستێکە تا چەند خزمەتی هاوڵاتیانی خۆی دەکەن؟ خزمەتگوزاری لە چ ئاستێکە گیانەکەی من؟ خزمەتگوزاری کابرایەک چەکم پێغەمبەری بوو یان ئیمامی عومەر بوو صلی الله عليه وسلم، گوتی ئەمن هەموو شتێکی دەکەم، گوتی بڕۆ بەس درۆی تەرکە هەمووی تەرک دەکەی. درۆکە لەگەڵ میلەتەکەی کێ ینی چێ درۆ دەکا لەو بینەیە؟ وەڵڵاهی چێ درۆ دەکات بە من ئەگەر مرک و میراتی سەرۆکەکان بفرۆشی هەموو کوردستانی پێبەڕێوە دەچێت. خەڵکەکەی مەش هەمووی سیلەی ڕحم و پیاوەتی و ئینسانەتی نەمایە، بەس نێژەکەی سرد دەکاوتەوە هەتا بێرە ناکەوی نەک ئاسمانێ ئەفتەم تەبەقەی ئەتو نێژی دەکەی دەبی ئەوی دیشی لە گەدابی لەگەر یەک باش بێت. ئەگەر لەگە یەک باش بین عەدیسی لەسەرە میلەت حکومەتەکەشمان لۆمان باش دەبی. عەدیسی لەسەرە لە قورعانیدا دەرێ زگت بە خەڵکی بسووتێ خوازجی پێت دەسووتێ. دەرەوەی وڵات بووی و لەوێ خزمەتی منداڵەکەت دەکرا. ئەمە چۆنە ئێستا کە لێرە چی بۆ کراوە لەبەر پێدەوام پێما بێ منداڵەکەت کەمەندامە؟ کرێخانی و ئاو کارەبای لۆدام ڕاتبەچی دامێ پێبەڕێوە دەچوم دەورە من نابی بەس حقوقی ئینسان لە ئەڵمانیا بوو لە نزیک هامبۆرگ سەرە مانگان دەچوومە دائیرەی خۆم یوسف ئیسماعیل ڕاتبەکەی دەدامێ علاگەچی ڕەشت پێبی لەوێ حقوقی ئینسان لۆی نییە بێ ئەو علاگە ڕەشەی بکاتەوە دەبی تاکید بکاتی تێدایە با مراقبەت بکە حقوقی ئینسان لێرە علاگەڕکی ڕەشت پێیە هوردت دەکا علاگەکەی دەکاتەوە هەموو تەماتەیە. ئەوە پێم گوتی حقوق الئینسان کا حقوقی ئینسان دەی ئەمە لە ئەڵمانیا بە خێوی دەکردم تازە چوومە سەر ئیشەکی نەخۆشم ئیشەکە وەری نەگرتم دەسمە دائیرەی نەخۆشان دەرێ نەخۆشیەکەت 130 ئەگە 180 بی 90 بی ئەوها بڕۆی ئەو ئەگەشتەکی کەمت لە بۆ بکە
باشقەچی بداتە من خانێکی ناو مزگەفتێن بداتێ ڕاتبەچی کە من بداتێ هیچیان لۆ نەکردیمە شەژوەر ناگیرێ بۆی کە شێژوەەر ناگیرێ بەس گوتیان بڕۆ لە بن خەراتێ گوتیان لەوێ بڕۆ نەفێت غاز ئاو کارەبا بایەح شوقەی کرێسیان قاتەک زلجی کوردی هەموو دەدەنێ چوم بەس علەمەک ئەو هادەکە لەگە هەندە کۆتری هیچی لێ نەبوو برێ لە کەنجیوە دەچی ئەوە ئەو شتا دەبرێ لە کەنجیوە بەستخوا پیشانی بدەن لە تەلەڤیزۆنی لە 1970ەوە پێش 1970 دەچوم مووس و شقاتەشی دەدا ئەدیکا نەفت و غازەکە ئەدیکا بوزەی کوردستان ئەدیکا معاشی مامۆستای ئەدیکا شوقەی فەقیران تەران داران 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 هیچ نەماوە سرم سکلار ئەشێ گۆڵسان نەفێت دەڕوا ئەدیکا پارەکەی مۆلیدەی یان ڕئیسی پێنجمانگە بێ ئیشم دەران دەران برێ ئەو گۆرانانە هی خۆشییان هی خم خەفەتە کە دەیڵێ ئەمن گۆرانی جائز نییە بە تەریقەتی ئیسلامی بەس ئەو وا دەیرێ ئەمە ڕێی مەلایەتیم هەیە ڕێی مامۆستایەتی ڕێی دینداری ئێستا لە هەرێمی کوردستان وەکو کەشی هاوین و گەرمایە خواستی هاوڵاتیان لە سەک هارەبا و ئاو بە ڕێژێکی بەرچاو زیاد دەکا حکوومەتیش ئەو توانایی نییەکەوە ئەو بە پێویستی هاوڵاتیان شتەکان دابیم کە بەڕای من لە هەردوو لا پێویستە کار بکرێ هەم هاوڵاتیان هەم حکوومەت ئێستا جێ دەستخۆشیە کە ڕێژە کارەبا دەڵێن سەتا بەرز دەکرێتەوە کە لە وێزگیاندانە ئێستا کە بەڕای تۆکێشی کارەبا چارەسەر نەکراوە 29 ساڵە ئەم حکوومەتە حکومڕانی نەکراوە چارەسەر نەکرد پێت وایە لەم ئایندا زوانە کێشی کارەبا چارەسەر بکرێت بەڕاستی هاوڵاتیان بۆم بۆ حکوومەتی تازە ئومێدیان وایە کە چارەسەر بێ وەڵامەوە چەند ساڵە هەوڵ دەدەن دیارەکەشەکەیان نەدۆزیوەتەوە کە خەلەلی نەبوونی کارەبا و کەمی کارەبا چییە؟ کاتێک کە خەلەلەکان دۆزیەوە ئەو سادەتوان چارەسەر بکەن هێشتا ناڵێن خەلەلەکە چییە؟ ئاوە نەفتە لە دەروێ هەولێر کێشەی کەمی ئاوتان هەیە لەخۆی بەزادی لا ئێمە باشە چۆن چارەسەر دەکرێت ینی کێشەی خزمەت گوزاری کە هاوڵاتی تا ئێستا بە نەبوونی خزمەت گوزاری دەناڵێن ئەم کێشانە چۆن چارەسەر وەکوتم زۆر شوێن هەیە زێدەڕۆی تێدا دەکرێت بە ڕێژەیەکی بەرچاوە هەموو لەما هەرکەس و سۆندە دەردێن لە پێش دەرکەی دەشوا و ئاوێکی زۆر زیادە سرف دەکرێت ئەوە کێشەیە بەڕاستی بەس حکوومەت لەسەر حکوومەتەکەەوە خەلەلەکان دۆزێتەوە خەلەلی خۆی ئەوە خەلەلی هاوڵاتی دیارێکەوە ئیسراف دەکات بەس خەلەلی حکوومەت پێویستە خۆی بڵێ خەلەلەکەی ئێمە چییە بۆی چارەسەری خۆی پێ بکە ئێمە نازانین خەلەلی حکوومەتیە حکوومەت بە خۆی دەبی خەلەلەکەی دیار پێم بڵێ تۆکو هاوڵاتیەکی دێرینی ئەم هەرێمی کوردستانە خزمەت گوزاری ئاو کارەبا لە چ ئاستێدایە تا چەند خزمەت خەڵابێت ئاویان گران کردە لەسەر عالمێ گرانیان کردیە کردیتیانە 500 300 400 عالمیش پارەکەی نادا ئەوە یەک کۆمپانیایە ئەوە عینەن دەڕۆزەیە دووەمین ئەگەر مۆلیدا هەر بگیرێت هەموو عالم دەگرێت و لای حکوومەتی مۆلیدا ئەو عالمە پارەی مۆلیدەی بدا ئیدوو کارەبای بدا ئی ئاوێ بدا کرێخانی بدا ئەتوو دەکەی خانی خۆشت بی دەکاتە کرێکی حکوومەتی ئەمن خانی خۆشمە بی ئەمن ئێستا ئەوڕۆ کرێکی حکوومەتیمە دوو کارەبای دەدەم دوو کارەبام لەسەرە ڕئیسی و مۆلیدا ئەوە زۆرە کاکە کارەبا برا مۆلیدا سەر ئەم فێلم هەیە هەر ئەم فێلی بە 8,000 بە 7,000 هەیە بە 9,000 بە 10,000 هەیە ڕئیسی دێ 50,000 لێستینی مۆلیدا 30,000 لێستینی ئاو دێ 500,000 لەسەر نووسی کۆمپانیایە ساعتیان بەستێک کاکەوە هەموو عیلە و عوارەیە پێم بڵێ بەو کارەبایی کە باسی شت کرد بەوەی کە
بە کارەبای بە مۆلیدە و بە ئامەکە اینجا کارەباکەتان باشە 24 ساعت کارە باشە بەس کاکە گرانە پارەمان پێ نادرێ کاچ خۆم پارەمان پێ نادرێ ئەگەر ئەو حکومەتە مۆلیدی هەر بگریت دەرەزە یەکە با بەس کارەبای ڕێیسی بدە تەواو کارەبای ڕیسیش زۆر نییە ڕۆژانە پێیان ناکرێ ئەوە حەز 30 سار ئەوانە هاتیون کو کارەبایان پێ تەمین ناکرێ ئەوە بەعزە چەند شەریکن لەگەر کۆمپانیاکان ناتوانن مۆلدەی هەر بەگرن دەرێن بۆ مۆلدە بینی پارەمان بدەنێ هەموو وەختێ بزەوت لە وەرزی هاوین خەڵکی هەولێر تووشی بێهاوی بە کارەبای دەبتەوە ئەمە هۆکارەکەی چێکە تا ئێستا چارەسەر نکراوە کاکە لە بۆ مۆلدی لەبەر مەسلحەتی خۆیانە نخۆکەیتان لێبی کارەبای هەموو عالێمە دەدەن بە ڕئیسی دەدەن دەدەن بەس نادەن لەبەر ئەوەی لەبەر مۆلدەی نادەن هەموو هاوینان لە وەرزی گەرمایە هەولێر تووشی کێشەی بێئاوی دەبێتەوە ینی بەڕای تۆ بۆم کێشەیە تا ئێستا چارەسەر نکراوە بەخۆدا ئەوە دەگرێتەوە سەر دایرەی باڵێن ئاوی هۆکارەکەش بەخۆدەن هاوینە ئاوی پێویستە ئەو دەچێت لە مۆبەڕیدەیە چ لە خۆشوشتنە تاوان هاوینان زیاتر سەرف دەبی لە زستانان هۆکارەکە لەو ئەوەی دەگەڕێتەوە حکومەت پلانێکی هەبێت کە هاوینان خەڵک بەدەم ینی نەبوونی ئاوە نەناڵێنێ ینی پێشتر پلانی بۆدانێ چارەسەرکە بەر لەوەی خەڵک تووشی قەیرانەکە بێت ئەمەش هەر ئەو مەبەستەشمانە نای بابن بزەبت ئەوش ڕێوشمانەیە ئیشەڵا لاهوڵدا احتمالە ئەو چارەسەر بکرێت خزمەت گوزاری بەگشتی لە هەرێمی کوردستان حقوقی ئینسان مافەکان تا چەند خزمەت گوزاری لە هەرێمی کوردستان بۆ هاوڵاتی بەرجەستە کراوە بەخوا تا ڕادێک باشە هەتا ڕادێک باشە چاوەڕوانی زیاتر دەکەیتەوە ئیشەڵا ئیشەڵا دایمەن دەبی گەشتبین بین ڕەشبین نەبین هەوڵدا ئیشەڵا لە ڕۆژی داهات و بابرن شەڵا شتی باشترش دەبینین خزمەت گوزاریەکان بە شێوازێکی گشتی بەڕاستی لە جێی خواستی خەڵکدانە یعنی دەتوان بڵێم لە ئێستادا خراپە بە تایبەت لە هاوینان بەڕاستی زۆر خراپە خاستن لایانی وەکو ئاو وەکو کارەبا کە خزمەت گوزاری زۆر سەرەتاین بەڵام ڕاستیداخە زۆر خراپە یعنی دەتواندرا لە چەند ساڵی ڕابردوودا کە پلانێکی درێژخایاندا بندرێن کە زۆر باشتر بکرێت ئاو چ کارەبا کە خزمەت گوزاری زۆر سەرەتاین ئەوە باسی موسا هەلەو لە ڕاوەستی یعنی دێونە و کاریگەری لەسە بازار ڕۆوانە ئەوە هەر هەیە بەس ئاو کارەبا کە زۆر سەرەتاین هەموو ساڵێ وەکو ئەوەی لێهاتیە هەموو ساڵی بەرەکمان بگرتەوە هەموو ساڵێ دێتەوە پێشما ئەو مشکلەیە بە 29 ساڵی حکومڕانی تا ئێستا نەیتوانداوەم حکوومەتە کێشەی بێئاوی و بێکارەبایی کە خزمەت گوزارێکی زۆر سەرەتایین دابین بکە حتممەەوە بۆ بێپلاین دەگەڕێتەوە ئەگەر بێت و پلانێکی تۆزەك درێژخایانت هەبێت لە هەر کابینەیەکدا کابینەکەیت کە دەستگیرۆی پێوە بکاتن حتممە تووشێ و کێشەی ناوی بەڵام ئەوە هەر کابینە و ئەدا و بەرنامەی خۆی هەیە لەبەر هەندێک کێشەکان سەر کابینە لەو کابینە درێژ دەبتەوە چارەسەر ناکرێت حتممە لە ئێستادا لە هەرێمی کوردستان خزمەت گوزاریەکان لە چ ئاستێکدا تا چەند خزمەت گوزاریەکان وەکو پێویستە پێم وایە خزمەت گوزاریەکان لە هەرێمی کوردستان تا ئێستا وەک پێویست نین ئەگەر ئێمە تەماشای هەرێمی کوردستان بکەین دوای 29 ساڵ لە حکومڕانی و 8 کابینەی حکوومەتی هەرێمی کوردستان تا ئێستا خەڵک دەناڵێنێ بە کێشە و قەیرانی ئاو کارەبا لە هاویندا تەنها خزمەت گوزاری ئاو و کارەبامان کێشەی هەیە یان بەشێک لە خزمەت گوزاریە سەرەتاکانی تریشمان لە ئێستادا کێشەی هەیە بەڵێ کۆمەڵێک کێشە و قەیران کەڵەکە بوونە لە هەرێمی کوردستان من بە نمونە باسی ئەو دوایانم کرا جینا کێشەی ڕێگاوبان کێشەیەکی تری سەرەکیە کە هەیە لە هەرێمی کوردستان ئێمە تەماشای شارێک نەکەین بەتەنها کە شەقامە سەرەکیەکانی بەپان و بەرینی دروستکراوە ئەگەر وێنە گەورەکە وەربگرین لە شار و شارۆچکەکانی تری هەرێمی کوردستان ڕێگا هەیە بە ڕێگای مەرگ ناسراوە لە ماوەی کەرەنتینە دەتوانین بڵێن ئەوەندە خەڵکەی کە بە ڕووداوی هاتوچۆ مردووە ئەوەندە بە ڤایرۆسی کۆرۆنا نەمردووە.
چییە ئەو کێشە زۆر سەرەتاییانە ینی لەوانەیە بەشێک لە کێشەکانە وەکو جەنابەت باسە کرد عیب بێ لە وڵاتان بڵێن ئێمە کێشەکەمی ئاومانەیە کەمی کارەبان بۆ کارسی ئەم کێشانە حکوومەتی ئەمە چارەسەری ناکات. پێم وایە ئەو حکوومەتە لە ئاست ئەو داواکاری و ئەو شتانە نییە کە بتوانێت کێشەکان چارەسەر بکات چونکە لە ماوەی 29 ساڵی حکومڕانیدا ئەگەر کارەبا بە نمونە وەربگرین حکوومەت ساڵی 1 سعات کێشەی کارەبای حەل کردبا ئێستا دەمانتوانی زیاد لە 24 سعات لە شەو ڕۆژێکدا کارەبامان هەبێت. بۆچی دەگەڕێتەوە چارەسەر نەکەمی کێشەکە ئایا بۆ پێپلانیان لە ئاست داواکاری خەڵک نیەم حکوومەتەوە و جەنابەت باست بکات؟ دیارە ئەو حکوومەتە لە ئاست ئەوەدا نییە یان ناتوانێت حەلی بکاتن ئەو کێشەی بۆیە ئاوایە. بە نمونە کێشەی ئەنتەرنێتمانەیە کێشەی ئاومانەیە کێشەی کارەبامانەیە کێشەی ڕێگاوبانمانەیە ساڵ بە ساڵ کێشە و قەیرانی زیاتر دروست دەبێت دوایین قەیران و کێشە ئێستا کە دەبینین کێشەی موچەیە کە سەرەتاییترین مافە بۆ فەرمانبەران و مامۆستایان کە حکوومەت ناتوانێت دابینی بکات. بەڵێ زان و خۆشەویستانەوەی بینیتان ڕاوسەرنجی بەشێک لە هاوڵاتیانی شاری هەولێر بووکاریەکێک بە جۆرێک باز لە خزمەتگوزاری دەکا هەیە کێشەی بێئاوی هەیە کێشەی بێکارەبایی هەیە هەردووکیانیش 29 ساڵم کێشەی هەموو جارێ لە وەرزی هاوین بۆ دووبارە بێتەوە. من هەر لە نێوە هاوڵاتیانە بەردەوام دەبم و ڕاوسەرنجی زیاتری ئەوان دەربارەی خزمەتگوزاری بۆیەوە دەگوازمەوە دوێ ناوبڕە کورتەیە دێمەوە خزمەت ئێوە عەزیز و خۆشەویست. بەڵێ زان و خۆشەویستان خۆشحاڵم دوای ناوبڕە کورتە بێەوە عەزیز و خۆشەویست شاد بوومەوە. من هەر لە نێو بازاڕی شاری هەولێرم و لێرە لەگەڵ هاوڵاتیان بەردەوام دەبم و تاوتوێ دەکەم ئەرێ خزمەتگوزاری لە چ ئاستێکدایە ئەرێ تاوەکو ئێستاکە ئێوە کێشەی کارەبا و ئاوتان هەیە هەر کاتێک وەرزی گەرما وەرزی هاوین دێ خەڵکی شاری هەولێر بەدەست نەبوونی ئاو و کارەبا و خزمەتگوزاری زۆر سەرەتاییەکان دەناڵێنن بزانین هۆکار چییە و لەبەر چیەم کێشەیە تاوەکو ئێستاکە چارەسەر نەکراوە. من هاوڵاتیان بۆ ئێوە دەدوێنم ئێوەش لەگەڵماندا. چۆن چاکە بێ کابرا چۆکم پێغەمبەری بوو یان ئیمامی عومەر بوو تاکید نیمە گوتی ئەمن هەموو شتێکی دەکەم گوتی بڕۆ بەس درۆی تەرکە هەمووی تەرک دەکەی ئەمە با لەگەڵێک باش بین خوش سەرکردەی باشمان لۆدادنێ. بەڕای تۆ جگە لە هەڵگرتنی مۆلیدەکان چۆن ئەو بێ ئاوی بێ کارەبایی چارەسەر وڵای ئاوەکە باشە من مشکلەتان ئاوی باشە بەس فایدەنیە لە هەموو هەولێرێ باشە بەس لە قسمت زیەک ئاو نایە شەوێ دێ ڕۆژێ نایێت لە قسمت زیەک ئاوەکە باشە بەس بە پارەی ئاوی هەرزان کرد کاکە زمانی حکومەتی عێراقی ئاو بەچەندی بوو بە دەرەمەشی بوو بە دوو دەرەمی بوو دوایە کردیانە ئەوانە هاتن کردیانە چەند کردیانە 3000 دوایە دایانە کۆمپانیا فرۆشتیان ئەوە جەریمەیە ئێستا سەتان 30 عالم پارەی ئاوێ نادات پێی نادرێت کاکە گرانە هەموو کۆمپانیایە بووتە وحشێت. کاچەم پێت وایە هیواد بە چارەسەرکردنی کێشەی کەمی کارەبا و کەمی ئاو و کەمی ئینتەرنێت و یعنی کۆمەڵێک کێشەی کە خزمەتگوزاری زۆر سەرەتایین پێت وایە چۆن چارەسەرە بێ کێشانە؟ بەڵێ ڕاستی عەتمەن دەبی کەرتی تایبەتیش لەگەڵ کەرتی گشتی پێکەوە هاوهەنگ بن هەماهەنگیان هەبی خاستن ئێستا کاگەر ئەنتەرنێت لە بەرچاو بگرین زۆر خراپە بەقەدەر لە پارەکەی هۆکار چیە یعنی ئێستا لۆنی
کارتێکی فری بە 25,000 بابرین کە پڕ دەکەوێت یاخود بە 40,000 لە جێرەی نە سورعەتەکەیە و نە لە جێرەی پارەکەیە و خەڵکیش لێ بێدەنگە نازانم حتمەن ئەوە کۆمپانیای حکوومەتیش لێ بێدەنگە ئەگەنا کۆمپانیاکە کەستا بدرێتن سزا بدرێتن حتمەن وای بەسەر نایەت ینی حکوومەت بەڕای تۆ چاودێرێکی باش نییە بەسەر کەرتەکانی تریکە کردیتی بە کەرتی تایبەتیش بزەبت دەتوان بڕێم لە هەندێک لا کەمتەر خەمە لەکان بەڕای تۆ لە ئەستۆی چێ و چێ دەبێت چارەسەرکە و چۆن چارەسەر کرێ ئەنی بۆ نمونە خەلەلی بێئاوی کارەبایی ئەنی ئەوە دەگەڕێتەوە هەمومان پێکەوە بە تاک ناکرێت ئەوە هەمومان پێکەوە دەستنە دۆزێک بنین هەر کێشەکەبی دەبی چارەسەری بکەین منوە خۆم ئومێدم بۆ حکوومەتە نییە کە 29 ساڵ حکومڕانی دەکاتن نەیتوانیەوە تا ئێستاکە چارەسەری بکاتن باوەڕم بۆم کابینێش نییە و پێم وایە ناتوانێت چارەسەری ئەو کێشە و خێرانانە بکات هیوادارە من هەڵەم. بەڵێ زیزان و خۆشەویستانەوەی بینیتان ڕاوسنجی هاوڵاتیانی شاری هەولێر بوو کە بەشێکی زۆریان کۆک بوون لەسەرەوەی ئەو هەموو کێشەکەڵەکە بۆی کە لە هەرێمی کوردستان هەیە ئەستەمە لەم زوانە بتوانێن حکوومەتەیە چارەسەری بکە بەشێکیان هەبوو نێم کێشانیان بۆ پێپلانی حکوومەت داگەڕاندەوە بەشێکیانیش پێیان وا بوو ئەم دەسەڵاتدارە و بە تایبەت بەرپرسانی ئەم حکوومەتە ئەم حکوومەتە هەرێمی کوردستان ئەوەنەی بیریان لە پڕکردنی گیرفانی خۆیان بووە ئەوەندە بیریان لە چاکسازی و خزمەتگوزاری و خزمەتکردنی خەڵک و هاوڵاتی نەبووە. ئەڵخێم زارێ بەرنامی پەیامی تۆم پێشکەشکردن تا ئەڵلقەیەکتر و بەرنامێکی تر بەوەی عزیز و خۆشەویست سەردەمەوە بەخوای گەورەتان دەسپێرم سپاردەی خواب.